ئێستا ئەو ئێعترازە جەماوەریە زۆرەی کە سەرتاپای ئێرانی گرتبوویەوە لەکوێیە؟ هەرو جۆرەوە خۆتان وتان 2 ساڵ لەوە پێش لەم ڕۆژگەلە ئێران ئاگر بوو، ئێران خیابانەکانی بەدەست جوانان بوو، ئێران هیچ کام لە نیروگەل جمهوری ئیسلامی جورئەتیان نەو بێنە دەرەوە، ژن و پیا و کچ و کۆڕ پیر و جوان هەمویان لە دەرەوە بوون و هەمویان بە یەکەوە مەسئلەی ژن، ئازادی ژن، ئازادیگەل سیاسی و هەموو ئەم شتانەیانە عەلەیه جمهوری ئیسلامی شعارەدا. ژن ژیان ئازادی شعار ئەو خیزەشە بوو، مەرگ بەر جمهوری ئیسلامی، نەمان جمهوری ئیسلامی و ڕووخان جمهوری ئیسلامی شتێک بوو و خەڵک بۆی هاتووە دەرەوە. 2 ساڵ دوایەوە وەختە ئەمڕۆ تواشای ئێرانەکان خۆ خەڵک وەکو ئەو ڕۆژانە لە ناو خیابانەکانان نین، تەزاهورات نابینن وەکو ئەو وەختگەلە، بەڵام خەڵک و ئێران گۆڕاوە، ئێران گۆڕاوە بەم معناکە جمهوری ئیسلامی زۆر زۆر پاشەکشەی کردووە، لەسەر مەسئلەی ژن پاشەکشەی کردووە، لەسەر مەسئلەی حجاب پاشەکشەی کردووە، مەجبور بوو چماقدارەکان و گەشتە ئرشاد و چەقۆ بەدەستەکانی وا ئەخستە خیابانەکان و ئەیخستە گیان ژن و کچی جوان کە حجابیان ڕعایەت ناکرد هەمووی جەمع کردگە، مەجبور بووگە قبولکە کە معلم و بازنشستە و کرێکار و پەرستار ئەتانن تەشەکولگەل خۆیان یان بێ و یەک کەلیمە قسە نەکات، ئێعترازگەل سەراسەری و ئێعتسابات پەرستاران، کرێکارگەل، نەفت و پێترۆشیمی، معلمگەل، بازنشستەگەل هەمویان هەموو ڕۆژێک لە ئێرانە هەلە جەریانە. ئەو خیزەشە کاری هەست تا بتانێت جمهوری ئیسلامی بڕوخنێ، بەڵام 2 ساڵ دوای ئەو خیزەشە وەختە ئێوە ئیمڕۆ تواشای ئێرانەکان ئێرانێک ئەبینن کە بە هیچ جۆرێک شەبێ بە 2 ساڵەوە پێش خۆی نییە. جمهوری ئیسلامی مەترسی هەست هەک خەڵکە ڕوبەڕوو بێت، مەترسی هەست وەکو جاران سپاه و نیروی ئەنتزامی و پلیس و چماقدار و چەقۆ بەدەست و ئەمانە بخاتە خیابان و بڵێ کە ئام لێتان و جورئەت کا بڵێ ئەسەن من تێمە خیابان ئام لێتان. بەرعەکسی پزیشکیان کە هاتکە بووگەسە دەوڵەتێک وا بە پەرچەم چەرمگە و هاتکە ئاڵای سپی بەرزۆ کردگەسەوە ئەڵێ من هیچ شەڕێکم تەک خەڵکان نییە، خۆی ئەڵێ کە ئێمە ئەبێ وێڵیان کەین و خەریکن وەکو ئەغەب نشینی، وەکو حجاب، وەکو ئازادیگەل تەجەمع، وەکو ئازادی ئێعتساب هەمووی بکەنەوە کە ئێمە خەریکین بە خەڵک ئەم حەقە ئاین. ئەم حەقە 2 ساڵ لەوە پێش بەدەست هات و خەڵک خەریکن لەبانی دروستەکەن. ئیمڕۆ ئێران جامعەی کە زۆر زۆر ئازادتر، زۆر زۆر مەدەنیتر و سکولارتر لە مقابل جمهوری ئیسلامیە عەلەنەن سکولاریزم خەریکن پیاداکەن، جامعەیەکە متشەکلتر، جامعەیەکە جەسوورتر، جامعەیەکە بە ئێعتماد بە نەفستر کە هەموو کەسێک قسەی خۆیەکە و جمهوری ئیسلامی هێشتا قدرەت ئەوەیە نییە کە بێت و ئەم موقعیەتە ئاوەسکە و باڵانس قدرەت و تەوازن قدرەت بین خۆی و خەڵک بگۆڕێت. 2 ساڵ دوای خیزش 1401 ئێران ئێرانێکە کە قدرەت زۆرترێک مردم هەستیان، مردم قدرەتێک زۆرتریان هەست و عەقب نشینی گەلێک زۆرتریان بە حاکمیەت تەحمیل کردگە و یەکێک لە شتگەلێک وا مۆر خۆیدا لە انتخابات ریاست جمهوری ئیمساڵ اتفاقا ئەم پێشڕەوی خەڵکە و ئەم دەستاوەردگەلە و ئەم باڵانسەسە کە دوای 2 ساڵ دوای خیزش مەحسا لە ئێرانە بە وجود هاتوو بەدەست هاتکە. ئاماژەتان بۆ دەکە جمهوری ئیسلامی پاشەکشەی کردووە لەم 2 ساڵی ڕابردوودا، بەڵام ئەوەی کە ئیخبار باز دەکات کە ڕێژەی ئیعدام زۆر زیادی کردووە بەرامبەر پێشوە و سەرکوتەکانی ماشێنی کۆماری ئیسلامی هێشتا لە جێگەی خۆیاندان. ئایندەی ئیعترازی جەماوەری خەڵک لە ئێران بەرامبەر بە سەرکوتی کۆماری ئیسلامی ئێران ئایندەکەی چۆن دەبینن؟ تەوازن خوا بەلای چ لایەکدا زیاتر دەشکێتەوە؟ بزانن لەسەر ئێعدامەکان ئەحکام ئێعدام فرەبووگە، حکم ئێعدام ئابۆوە بترسنێ، حکم ئێعدام فعال کارگەری حکم ئێعدام فعال سیاسی حکم ئێعدام ئەمانە فقط بۆ ئەوە بترسنێ. یەکشت زۆر کەس بەتایبەت میدیای فارسی زوان لە دەرەوەی وڵات قسەی ناکەن ئەوەسە کە بۆ ئەوەڵجار لە تاریخ خۆیانە حکم قەساسیاندا بە بەسیجیەک وا لە 1401 کوڕێکی کوشتگە.
شڕۆیان کردگە بە قوربانیگردن لە خۆیان و ئەعلامەکەن کە هەر کەسێک وا لەو دەورانە بە ناحەق تەقەی کردگە بە خەڵک ئێمە مجازاتی یەکەین دەرنەتیجە ئەمە کە ئەعدام ئەکا جمهوری ئیسلامی هەمیشە بە ئەعدام و بە کوشتن هاتە سەرکار بەڵام شتێک وا ئێستا بینین زۆرتر ئەحکام ئەعدامە ئەحکام ئەعدامێکە بۆ ئەوە بترسنێ ئەحکام ئەعدامەکە بۆ ئەوە بڵێ من هێشتا زۆرم هەست ئەحکام ئەعدامێکە یا خەت و نیشان کێشانگەلێکە بۆ ئەوە بڵێ کە من هێشتا هەم و ئەتانم بەم لێتان مەسەلە سەرەوە نییە کە قدرەت دەستگای سەرکوبی چەندێک گەورەست قسە سەرەوەسەکە هەراس لەوەکە ئەگەر یەک زەڕە زۆرتر لەمە فشار بێرێ لە 1401 خراوتر بەسەری بێرن باعثەوێ کە بترسێ دەرنەتیجە باڵانس قدرەت بە نەف مەردمە ئێوە 2 ساڵ لەمەوبەر نەتانەتانی تەسەورکەن کە پەرستارگەل لە تواو ئێرانە بە یەکۆ بچنە ناو ئێتساب و جمهوری ئیسلامی دەرەخەتیان نەیت و نیروی سپا پاسداران و ئینتزامی و لباس شخصی و چەقۆ بەدەست نەخاتە ناویان و سای نەکات لێیان بات معلم هەروەها دانیشتجوو هەروەها 2 ساڵ لەوە پەش هیچ کەس فکری ناکردەوە کە کچان و ژنان بتانن لە خیابانە بێ حجاب بچن و بڵێن هیچ کە حەقی نییە بە من بڵێ چ بکەمە بەرم چی نەکەمە بەرم ئێستا ئەمانە بینن دەرنەتیجە ئازادیگەل سیاسی ئازادیگەل اجتماعی ئازادیگەل حق تەشەکل و بە دروستکردن تەشەکل و ئەمە کە جمهوری ئیسلامی ناوێرێ بالیان شتێکەوە دوای 1401 زۆر بەرجەستە بووەسەوە و هەموو کەسێک خەریکە ئەیبینێ قەتئەن و تەبیعەتەن جمهوری ئیسلامی خۆ نایژە من دەسم بەسراوە تەسلیم تەواو بوو حتمما سایەکە وەکو هەر حکوومەتێک بورژوایی تر بڵێ من هەم ئەتانم بەم لێتان ئەتانم سەرکوب بکەم ئەتانم ئەعدام بکەم هێشتا دار ئەتانم بتان کێشم بە دارە ئەتانم تیرباران کەم ئەتانم هەموو کارێ بکەم بەڵام چەندێک ئەیکا بە تۆر واقعیەکەی زۆر هەراسی هەست لەوە کە یەک فعال سیاسی ئەعدام کا چون ئەزانێ شلۆقە بێت بزانن زندانی بێدەسەڵاتترین کەسە لە تواو دنیا زندانی بێدەسەڵاتترین کەسە لە ئێرانە بەڵام ئێوە جنبش عەلەیه ئەعدام عەلەیه کوشتن سەری ها لە زندانگەلە و ها لە بەند ژنانە ژنان سیاسی چەپ و ئازادیخوا جنبش و بزوتنەوەی عەلەیه ئەعدامیان خستکە سەر ڕێگا و خەڵک لە دەرەوەی زندان خەریکن ئەچن تەکیانە هیچ وەخت ئەمە لە جامعەیەکا و لە مەملەکەتێکا و خەڵکەکەی ترسیاگەن چوبنە سەکونا و یا حاکمیەتەکەی حکوومەتەکە وە قەویە ئیمکانی نییە بە وجود بێت لە ساڵگەرد ژینا لە زندانگەلا جەژنگیریاگە لە زندانگەلا سرود خۆنیاگە لە زندانگەلا شعار دریاگە لە دانشگاگەلا هەروە ئەم جامعە ئێعلامەکە و ئێعلامی کردگە هەم بە جمهوری ئیسلامی و هەم بە کل بورژوازی ئێران و بە دنیا خەریکە ئێعلامەکە کە من نەخەفتگم نەفەقەت نەچوب مەسە دواوە بەڵکو خەریکم لەبان ئەو شتانەوە بە دەسم هاوردگە ئەچمە پێشەوە خەریکم ئەچمە پێشەوە ئارامتر لە 1401 ئەچمە پێشەوە دروستە وەک ئەو دەورە میلیتانت نییە و ئاگر بەپا ناکەم دروستە بەڵام ئاگرێک وا خەریکە لە زندانگەلا بەپا ئەوێ ئاگرێک وا خەریکە لە کارخانەگەل و لە نەفت و لە بیمارستانگەل و لە مەدارس و لە دانشگاگەل خەریکە تەدارۆکە درگێ بەرپا بێ زۆر قەویترە بێت لە شتێک وا لە 1401 بە وجود هاتکە لە نەتیجە باڵانس قدرەت بە نەزەر من هێشتا دوای 2 ساڵەوە بە نەف خەڵک مۆر خۆیدا لە ئەوزا ئێران و جمهوری ئیسلامی حتمما تەلاشەکە بڵێ من هەم ئەتانم لێبم ئەتانم بکوژم بەڵام بە تۆر واقعیەکەی زۆر مەترسی هەیە لەوەکە یەک زەڕە تون بچێت لە لێدان لە خەڵک بۆ وازانێ خراوتر بەسەری تێت زۆر باشە لەم نێوەدا پرسیاری بینەرێک بنمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەی بکەم پرسیارێک سەرنجڕاکێش سەبارەت بەوەی کە ئەو خڕۆشانە جەماوەری ئێران چەندێک پشتیوانی و سۆلیدارەتی نێونەتەوەی وەرگرتیان ئێستا لە ئێستادا ناڕەزایەتی خەڵکی چەندێک لە سۆلیدارەتی ئاستی ئینتەرنەشناڵە بەهرەمەندە بزانن هەمیشە لە هەرچێ کشوەرە وەختێک خیزەشێک وەک 2 ساڵ لەوە پێش ئێران ئەوێت وەختی ئەتەقێتەوە لە کرێکار و لە ژن و لە هەر سازمان ئازادی خواهێک سایەکە حمایەتکە هین ئێران وابوو
تواو سازمانگەل مدافع حەقەژن تواو سازمانگەل کارگەری تواو سازمانگەل چەپ و ئازادیخوا حمایەتیان کرد وە لە ناو تەزاهوراتگەلێکا وە لە دەرەوەی وڵاتە ئەکریا فقط ئێرانیتان ناتی فقطیش لە ئێرانانۆ تەزاهورات بێ لە لوبنانە تەزاهورات بوو لە حمایەت لە مردم ئێران خەڵکی لوبنانەیان کرد لە تونسا تەزاهورات بۆ خەڵکی تونس ئەیان کرد لە کشوەرگەل تر منتەقە خەڵکی ئەو منتەقە ئێلامیانە کرد کە ئەگەر لە ئێرانە ئینقلابێ بکردگە ئێمە دوای ئەو نۆگەی ئێمە ئاگەیت و لە خارجیشە لە کشوەرگەل ئوروپایی لە ئەمریکا لە تواو ئەمانە پا بەپای ئێرانیگەل مردم تر مردم خۆدە کشوەرگەل ئوروپایی گشتیان ئەهاتن یەک چت ئەگەر لە بیرمان نەچێت و نابێ من فکرەکەم و هیچ کەس لە بیری بچێ ئەبی چەوەسەکە ئۆپۆزیسیۆن بورژوایی ئێران و قدرەتگەلێک وەک ئەمریکا زۆر تەلاشیان کرد ئەو خیزەشە بکەنە ئینقلابێ مەخمەڵی بیکەنە ئەوە کە گەرەکیانە شا بگەڕنەوە بیکەنە ئەوە کە گەرەکیانە بچنە باوەش ئەمریکا و خەڵک وتیان پێ نا گەورەترین شکستێک وا بورژوازی ئۆپۆزیسیۆن ئێران و ئەمریکا خواردی لە خەڵک ئێران بوو و وتیان پێ نا ئێمە نائەڤینە یوگوسلاوی نائەڤینە ئوکراین نائەڤینە هیچ کام لە کشوەرگەل تر نە ئەتانی بمانکەیتە سووریە هیچ کام لەمانە ئێمە نایڵین بین ئەگەر جمهوری ئیسلامی بازەندەی ئەوەڵ ئەو خیزەشە بوو کل ئۆپۆزیسیۆن بورژوایی کە تەلاشی کرد ئەو ئەنقلابە بێ ئێزافەی ئەمریکا و کشوەرگەل غەربی و بە لابی و بە هەموو شتێک سایان کرد کە ئەو ئەنقلابە هایجەککەن بیکەن بەهین خۆیان و خەڵک نەیهێشت و خەڵک ئوروپایش پا بەپای خەڵک ئێران نەیهێشت و ئێلامیان کرد کە مردم ئێران چوون جمهوری ئیسلامیان گەرەکە هاتن ئەمریکایان گەرەک نییە چوون جمهوری ئیسلامی و ئازادیان گەرەکە و ئەم دوو قوتبیە سەرێکی لە ئێران بوو سەرێکیی لە خارجا بوو. سەبارەت بە ئەمڕۆ ئێستاگەر قسەکەین لە هەفتەی ڕابردووە سەر و کۆماری نوێی جمهوری ئیسلامی مەسعودی پزیشکیان سەردانی عێراقی کرد بەجیا لە بەغدای پایتەخت خەڵکا سەردانی هەرێمی کوردستانی کرد هەم هەولێر هەم سلێمانی و دواتریش بۆ بەسرە لە کوردستان و لە عێراق لەسەرم بابەتە زۆر قسەکراوە ئەمێ نەزەری ئێوە بیستم لە ئێستادا ئەهمیەتی سەردانی پزیشکیان بۆ عێراق لەکوێدا بزانن پزیشکیان بەشێکە لە جمهوری ئیسلامی بەشێکە لە هەیەت حاکەمەی جمهوری ئیسلامی مدت هەست خەریکە ماوەیە کە خەریکە سایەکە کە لە کل منتەقە جێپای خۆی سفتر و کاتۆ نەبە عنوان دەوڵەتێک وا قەبلەن لە عێراقا مەسەڵەن ئەگەر کەس ئەیوت بە جمهوری ئیسلامی بانچاوت بڕوە عێراقیە کێشا بە خوێن و بۆمبیدانیا و بۆمبگوزاریە کرد و ئەقدام تێرۆریستیە کرد ئێستا گەرەکیە بە عنوان دەوڵەتێک وە دیپلۆماسیەکە و سیاسەتەکە و شەڕی گەرەک نییە ئاژاوەی گەرەک نییە گەرەکی نیەتەکە هیچ کەسێکا شەڕکە خەریکە جێپای خۆی تەلاشەکە جێپای خۆی لە منتەقە بکاتەوە و عێراق هەمیشە منتەقەی نفوذ جمهوری ئیسلامی بووگە ئەم سەفەرە چ بە عێراقی چ بە کوردستانی بە داوەت دەوڵەت عێراق و دەوڵەت ئەقلیم بووە خود پزیشکیان سەفەری هەم بۆ ئەوە بووگە کە نیشان بات کە ئێمە دۆستین فقط وانە ڕئیس سوپا پاسداران ئەچێتە عێراق فقط وانە ئێمە هەشتل شعبی لە عێراقا دروستەکەین فقط وانە کە ئێمە نمایندەگەل نظامیمان و ئەمنیەتیمان ئەچنە عێراق بەڵکو ڕئیس جمهور و مەقامات سیاسیمان ئەچنە عێراق و ئەنواع قەراردادگەل اقتصادی و سیاسی و ئەمانیانە بەستووە بۆ وەکە محکەمترکەنەوە پێشدەرامەدێ بوو بۆ سەفەر ڕئیسیان و حوزور ئێران لە ئەجلاس کشوەرگەل ئیسلامیە بە سلێمانی و ئەربیلیش کە چووگە شاید ئەمە یە زۆر عەجیبە چۆن ئەمە کە یەکەتی حالەتەک ئێرانە هەموو کەسێک ئەزانێ ئەمە کە خۆب چۆن بووگە کە تەک بارزانیا خەریکن ڕەوابەتیان خاسەکەن بازە من فکرەکەمەوە بەشێکە لە سیاسەت جمهوری ئیسلامی سایەکە کە حتا بین کشمەکش خۆی و تورکیە و خۆی و ڕۆقەبای خۆی لەسەر مەسئلەی کورد لە کوردستان عێراقا سایکە کە کل دەوڵەتە ئەقلیم بێرێتە ژێر بە ئێستلاح سەیتەرەی خۆی بێرێت بە عنوان دۆست خۆی بێرێت ژێر نفوس خۆی و هەر بەم بۆنە سیاستێک بە ئێستلاح دووستانەتر دیپلۆماتیک و سیاسیتر سایەکاتە کل دەوڵەت ئەقلیم و جەریان بارزانیە بە ئێستلاح بەرقەرارکە ئەمە کە ڕئیس جمهوریش ئەتانێ کوردی قسەکە وا دیارە کە ئەحزاب کوردی لە خۆشییان نازانن چە بکەن کە
ڕئیس جمهورێک هاتکە و ئەتانێ بە کوردی قسەکە کە ڕاستیەکەی فقط پیسی وەزیەتیان نیشانات کە ئەگە کەسێک کوردی قسەکە ئەڵێ افتخارێکی زۆر زۆر گەورەست بۆ ئاحزابی کوردی کە ڕئیس مەملەکەتێکتر ئەتانە کوردی قسەکە من تاێنەوە بیستومە زۆر هەموو جگەی دەڵێن کە ئەوە هاتووە و کوردی قسەی کردووە و ئەتانێ کوردی قسەکات و ئەمانە بەڵام پزیشکیان ئەهداف یا جمهوری ئیسلامی ئەهدافێک منتەقەیی گەورەتریان هەست و نقطەی شڕۆیان عێراق بوو و عێراق هەمیشە منتەقەی نفوزی بووگە چه اقتصادی چه سیاسی چه نظامی هەر بەم دلیلە لێنە شڕۆی کردگە وەسایەکە لە عێراق بە عنوان سەکوویەک بۆ ئەوە کە دۆستی خۆی تەک کشوەرگەل عەرەبی ترا نیشان باد و ڕەوابط خۆی تەک کشوەرگەل عەرەبیە خاسترۆ کاتۆ ئیستفادەکە فکرەکەم ئەساس سەفەرەکەی ئەمە بووگە ناوەکە پزیشکیان بێت و بڵێ من کوردم و ئەحزاب کوردیش خۆشی پێ بکەن. دوام پرسیارم سەبارەت بە ئاخر خەبەرەکان بێت کە هەر لە کاتێک کە پزیشکیان لە عێراق و کوردستان نبوو بەشێک لەو هێزە ئۆپۆزیسیۆنانەی کوردستانی ئێران کە لە زۆرگوێز بوون وەکو کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران و دوو سازمانی تری زەحمەتکێشان بڕیار ڕابگوێزرێنەوە لە زرگوێزەوە بۆ سوورداش لەم بارێشەوە ئەگەر بە کورتی نەزەری ئێوە بیستن. زۆر کورد بڵێم حزب ئێمە فەوری ئەزهار نەزەری کرد وە وتی کە چییە من زۆر کۆتا دەڵێم جمهوری ئیسلامی مدەت هاست خەریکە تۆتەعاکە ئەلێ ئۆپۆزیسیۆن تا ئەو وەختەوە تێرۆر ئابزاری بوو خۆب تێرۆریە کرد چ لە خاک عێراقا چ لە ئوروپا ئۆپۆزیسیۆن وەسەرانی تێرۆرە کرد و سایە کرد ئاوا لە بینیان بووات ئێستاوە ئیتر تێرۆری نیاسە کەنار بە جۆرگەل تر سایەکات فشار بێرێت خەریکە لە تاریخ دەوڵەت ئەقلیم و دەوڵەت کورسان و ئەحزاب کوردی خەریکە سایەکە کە ئەحزابێک وەهان لە کورسان عێراقا لە دەرەجەی ئەوەڵا چەکیان کات و لە دەرەجەی دووەمیا لە سازمانێک سیاسی تەبدیلیان کا بە مشتێ پەناهەندە لە ئۆردوگایکە و سەلیب سوور و UN خەریکن نزارەتەکەن بەسەریانە ئەمە تەعەڕوزێک زۆر زۆر گەورەست بە ئۆپۆزیسیۆن ئێران و ئێمە هەر بلا فاصلە وتمان ئەبێ لە مقابڵی بێسین گوێ خاوکردن خۆ لە گێلی لێدان و ئەمە کە هیچ نییە خۆب ئۆردوگایەکمان گۆزاگەسەوە خۆب یەکەتی مەجبور بووگە خۆب هیچ چێکنەوەگە شلۆقی مەکەن کە ئەم ڕۆژانە زۆر ئەبیسین هەم لە میدیای کورسان عێراقا هەم لە میدیای خۆدا ئەحزابە ئەبیسین بە نەزەر من دڵخۆ خۆشکردنێکە کە ئەواقبێک زۆر زۆر ناخۆشی هەست بوچکردن ئەم تۆتەئەی گەورە کە ئەتانێ بە دواییەکەیە هەر ئەو بەڵاوە بەسەر ئۆردوگای مجاهدیان هاورد هەزار جار خراوتر بە ئۆردوگاگەل کۆمەڵە و حزب دموکرات بێرن چون ئەمجار ئەمان هەتا سلاح سەنگین یان نییە ئەم نۆعە دڵخۆشکردنە نەدین ئەو خەتەرەسە و کایەکردن بەگیان ئەو کەسکە لەسە واهان لێنە بۆ فعالیت سیاسی هاتکن شەڕکەن عەلەیه جمهوری ئیسلامی هاتکن مبارزەی سیاسیکەن عەلەیه جمهوری ئیسلامی خەریکن دەستبەستە و بێ ئەسلحە ئەیان بۆن ئەیاندەنە دەست سازمان ملل و دوایەکەی ئەتانن هەر بەڵایەک دووبارە لە تەوافق تەک دەوڵەت ئەقلیم لە تەوافق تەک دەوڵەت عێراق لە تەوافق تەک سازمان ملل ئەتانن هەر بەڵایەک مێلیانە بێرنە سەریان بە نەزەر ئێمە چرا سوور توا و ئەحزاب بەشێ ڕۆشن بێ توا و ئەحزاب ئێرانی و توا و سازمانگەل ڕادیکال و چەپ و ئازادیخوا ئەشێ لە مقابل ئەم تەعەڕوزە مهم نییە کەسێک وا تەعەڕوزی پێکردگە پێکریاگە خۆی چەنێ ئەزانێ کە ئەمە چ تەعەڕوزێکە و یا خۆی چەندێک حازرە لە مقابلی بوێسێ بەڵام ئێمە ئەبێ بوێسین ئێمە ئەبێ بوێسین و ئێمە تەلاشمانەوەسەکە بوێسین و ئیجازە نەین جمهوری ئیسلامی ئاوا تەک ئۆپۆزیسیۆن خۆیان ڕەفتارکە و ئاوا ئۆپۆزیسیۆن خۆی لە سازمانێک سیاسی تەبدیلکە بە مشتێ ئاوارە و چوبنەسە تحت نەزەر سازمان ملل و تحت ئۆتۆریتەی سازمان ملل یەکێک لە تەعەڕوزگەل گەورەی جمهوری ئیسلامیە و بە نەزەر ئێمە چ لە ئێران چ لە خارج کشور چ لە عێراقا ئەشە لە مقابلی بوێسین و ئێمە ئیعلاممان کردگە حاضرین لە تەک هەر جەریانێکا وەگەرێکە عەلەیه ئەم تەعەڕوزە بوێسێ تێکیا بوێسین و ئیجازە نەین جمهوری ئیسلامی ئەم حەمڵەی کەسیفە بە ئەحزاب ئۆپۆزیسیۆن و نیروی ئەنسانی ئەو ئەحزابە بکات.